داواکاری گشتی ئەبێت تۆ بزانی زارت داواکاری گشتی چییە و ئەرکەکانی چییە. داواکاری گشتی لە هەرێمی کوردستان سەر بە وەزارەتی دادا، سەرۆکایەتی داواکاری گشتی بەشێکە لە وەزارەتی داد، هەرچی خۆی ئەرکە سەرەکیەکەی چاودێریکردنی مەشروعیەتی بڕیارەکانی دادگا، هەروەها پاراستن و داکۆکیکردن لە سەروەت و سامانی گشتی و داکۆکیکردن لە مافە ئەساسیەکانی مرۆڤ. لە هەر شوێنێک پێشەرکاری هەبێت داواکاری گشتی هاتۆتە جواب. بەڵام ئایا جۆڵاندنی سکاڵایەک لەلایەن داواکاری گشتیەوە لەلایەن لایەنێکی ترەوە کەم تەرخەمیتیا بکرێەوە گوناحەکەی لە ئەستۆی داواکاری گشتی نیە. بەڵام بە شێوەیەکی گشتیش یاسای داواکاری گشتی لە هەرێمی کوردستان و شێوازی کارکردنی داواکاری گشتی پێویستی بە هەموارکردنە بۆ ئەوەی بتوانین ئێمە هێز لە یاسا وەردەگرین. ئەگەر یاسایەکی بەهێزم هەبێ من دەستگایەکی بەهێزم لەگەڵ ئەوەشدا داگەکاری گشتی کەم تەرخەمی نەکردووە بەپێ ئەو دەسەڵاتانی کە لە بەردەسایەتی داکۆچیکەر بێ لە سەرۆت و سامانی گشتی لە ئازادی ڕادەربڕین، بڕواایەکی تا سەر هێزقانمان هەیە کە هەموو مافە ئەساسیەکانی مرۆڤ لە خۆپیشاندان لە ڕادەربڕین ئەبێ فەراهەم بکرێ بۆ خەڵکی ئەبێ بڕەخسێنرێ بۆ خەڵکی ممارەسەی ئەو حەقی خۆیان بکەن، بەڵام لە چوارچێوەی یاسا لە چوارچێوەی ئازادی من ڕاستە من ئازادم، بەڵام ئازادی من کاتێک کۆتایی پێدە کە دەگەمە ئاستی ئازادی تۆ. ئازادی مانای ئەوە نییە من پێشێلکردنی ئازادی خەڵکی تر بکەم، دەبێت ڕێز لە ئازادیەکانی یەکتری بگرین. بۆیە داواکاری گشتی لە هەرجەیەک پێویستی کردبێ بە جواب هاتووە. ڕەنگە لەم لاو لەولا کەم و کورتی ئەوە هەر شتێکی ئاساییە، ینی لە کاری مرۆڤ کەم و کورتی هەیە، بەڵام ئەبێ هەوڵ بدەین بە هەمومانەوە هەمومان ئەم هەرێمە بپارێزین، بینای بکەین بینایەکی ڕاستەقینە دەسەڵاتێکی دیموکراسیانە بنیاد بنین. ئەوە ئەرچی هاوڵاتیە، ئەرچی داواکاری گشتیە، ئەرچی دەسەڵاتە، ئەرچی حزبەکانە، ئەرچی ڕێکراوەکانی کۆمەلگای مەدەنیە، هەر هەمومان خاوەنی ئەم وڵاتین، تەنها دەسەڵات خاوەنی ئەم وڵاتە نییە. بۆیە ئێمە وەکو داواکاری گشتی پشتگیری لە هەر مافێکی ڕەوا ئەکەین کە خەڵکی داوای بکات لە چوارچێوەی یاسا بە شێوازێکی شارستیانە ئێمە پشتگیری لێ دەکەین و پشتگیری. بەڵام بۆ نمونە سوتاندنی فەرمانگەیەکی خانوبەرە یا سوتاندنی شارەوانی ئەمە ئازادی ڕادەربڕین نییە. ئەمە لەوانەیە خەڵکانێک بە بیانەوێ ئەو خۆپیشاندانانە یا ئەو داواکاریانان لە ڕێ دەرکەن کاتێک کە تووشی هەڵەیانەکەن. ئەوە بەڕاستی هەڵەیە، ئەگەر هەبێ هەڵەیە ناکرێت لەسەر بیر و بۆچوونی جیاوازی سیاسی. ئێمە لە کاتی خۆی ئەم حزبە کوردیانە بۆچی شۆڕشیان کرد لە دژی ڕژێمی پێشووتر لەبەرەوەی حزبێک و تەنها بڕوای بەخۆیە بۆ حزب القائد. بۆیە مەسلەی حزبی قائد لە هیچ وڵاتێک نەماوە، لە هیچ شوێنێک نەماوە. لەو من ئەوە چوومە ناو مەسلەی سیاسی و کاری من نییە. بۆیە ئێمە وەکو داواکاری گشتی بڕوامان بە هەموو مەبادێ ئەو پرەنسیپە ئەساسیەکانی مافی مرۆڤەیە لە ئازادی ڕادەربڕین، لە ئازادی بیر و ڕا، ئەوەی کە لە چوارچێوەی یاسا ڕێک بخرێ ئێمە دیفاعی لێ دەکەین.